وێنەیەکی ئەحمەد شەرع لە تەل ئەڤیڤ هەرا دەنێتەوە. بە پێچەوانەی چاوەڕوانی ئیسلامیەکان سووریای نوێ دەچێتە پاڵ وڵاتانی دژە ئیخوان موسلیمین. تابلۆیەک بەناو نیشانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ لە ناوەڕاستی تەل ئەڤیڤ هەڵواسراوە. لە تابلۆکە لە پاڵ وێنەی ترامپ و ناتەنیاهۆ وێنەی زۆرینەی سەرۆکی وڵاتانی عەرەبی بەتایبەت کەنداوی تێدایە کە زۆرینەیان دژی ئەزمموی ئیسلامیەکان و ئیخوان موسلیمینن بەتایبەتی. ئەوەی زۆر بۆتە جێگەی سەرسوورمان بۆ ئیسلامیەکان بوونی وێنەی ئەحمەد شەرع سەرۆکی دەسەڵاتی نوێی سووریایە کە ئەوان هەرگیز چاوەڕیان نەدەکرد وێنەی ئەو لە پایتەختی ئیسرائیل هەڵواسرێت. هاوپەیمانی ئیبراهیمی کە پرۆژەیەکی ئیسرائیل و ئەمریکایە بۆ دروستکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ لە دوای شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل لەگەڵ ئێران وەڕاگەیاندنی ئاگربەست ژمارەیەک تابلۆ کە وێنەی ترامپ و ناتەنیاهۆ و ژمارەیەک لە سەرکردەی وڵاتانی عەرەبی لەسەرە تەل ئەڤیڤی پایتەختی ئیسرائیلی تەنیوە. لە ماوەی شەڕی ئێران و ئیسرائیل بە پێی زانیاری میدیای ئیسرائیلی بەشێک لە موشەکەکانی ئێران لە ئاسمانی سووریا خراونەتە خوارەوە. پێشتر تەنها لە ئوردن ئەم جۆرە چالاکیەی ئیسرائیل هەبوو. ئاماژەکان بۆ ئەوەن سووریای نوێ قۆناغ بە قۆناغ بەڕێنیشاندەری ئیمارات لە ئیسرائیل و ڕێکەوتنی ئیبراهیمی نزیک دەبێتەوە. کەچی پێشتریش ڕۆژئاوا بە هەبوونی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل تاوانبار دەکرا. کەچی هێشتاش خەڵکانێک نزیک بوونەوەی ئەحمەد شەرع لە ئیسرائیل بە حیکمەت دەبینن و هەموو پەیوەندیەکی کوردیش بە ئیسرائیل بە نۆکەرایەتی دادەنێت. پێدوایە لە کۆتایی شەرع بۆ یەکەم جار پەیوەندی سووریا لەگەڵ ئیسرائیل بە تەواوەتی یاسایی بکاتەوە؟